بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە بەرنامەی ئەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ مامۆستا حەسەنی ڕستگار ئەندامی پێشووی دەفتەری سیاسی حیزبی دیموکرات و هەروەها یەکێک لە تێکۆشە لە دیرینەکانی کوردایەتی و لە سەردەمی زیندانی بە تایبەتی شاهنشاهیە ئەمانە کۆمەڵی خەڵک بوون کە دەوری گرنگیان بینیوە. ئێمە لە مەڵقەیەشدا درێژە بە باسەکانی زیندان و دوای ئەوەش چوونیان بۆ باشووری کوردستان و پەیوەندیان لەگەڵ کاک ئەحمەد تۆفیق. مامۆستا بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. باسی زیندانمان کردەوە. ئەو دەتوانین بڵێن کە ئیتر بەڕاستی شیرازەی بڵێن ڕێخستنەکانی حیزبی دیموکرات هەڵوەشایەوە دوای ئەوەی کە بەشێکی زۆر لە ئەندامانی بڵێن چالاکەکانی حیزبی دیموکرات گیران بەشێکیشیان چوبوو نە باشووری کوردستان، یعنی ئیتر شتێکی وا نەمابوو لە ناو بڵێن لە ناو خۆی ڕۆژهەڵاتی کوردستانە نەمابوو، چونکەوانە کە زیندان بوون هێندێکیان زۆرمانەوە هێندێکیان کەممانەوە. ئەو هەموو شکنجەیەش کە خەڵکەکە بینی تا ڕادەیەک ترس و خۆفێکی زۆری لە نێو تێکۆشەرانی کورد پەیدا کرد بوو. ئەوانەی کە هاتبوون بۆ باشووری کوردستانیش تقریبەن زۆریان گەڕانەوە و وازیان هێنا و تاخودیاندا بە ساواک و ماواچی کە حیزبەتی و شتیوا نەکەنەوە. یەکێک لەوانە کە دوای ئازاد بووم لە زیندانەیە سەدیقی خەلیلی سەدیقی بوو. ئەو وەختیە من زانیم ئەحمەد تۆفیق کێیە و دیارە ئەحمەد تۆفیقم هەر لە بەهامبات دی بوو لەمە بە عومرتر بوو لەگەڵ قاسملووی ڕەحمانی قاسملووی اختلافیان نەبوو لەو قسانە ئەو بۆی باز دەکردم. بەڵێ ئەو کاک سەدیق گەڕابەوە یەکێک بوو لەوانەی کە گەڕابوو. بەڵێ لەوانەیە کە گەڕابوو. بەڵێ مامۆستا ئەگەر باسی ناو زیندان کەین یاخود باسی باڵی چەپ و ڕاستی ناو دیموکرات بکەین تودەیەکان و ئەوانەی کە بۆچی هەر لە سەرەتاوە حیزبی تودایی ویست دەست بگرێ بەسەر حیزبی دیموکراتەوە بیکا بە شاخەیەکی خۆی یاخود باڵێکی خۆی لە کوردستانە. هەر لە ئەساسدا لە بنەڕەتدا حیزبی دموکراتی کوردستان بێەوەی ئەمە بزانی شاخەیەک بوو لە حیزبی تودەی ئێران. چۆن بێ ئێوە بزانن ئەوە ئەندامی حیزب نەبوون؟ ئەندامی حیزب کەزایی بوو وانەیەکی قوڵ وانە نەبوو، یعنی وەکو ئێستا بڵێن حیزباتێکی قوڵ هەبێ و هەموو ئەندامانی حیزب ئاگادار بن. چی ئەو پەیوەندی دروست کردبوو؟ دکتۆر ڕەحمانی قاسملوو هاتبوو بۆ سابلاغی وەختی من حیزبی نەبووم. لەوێ ئەو سەر ئەوانەی کە فعالی سیاسی بوون داندی هاتچوان دەکرد وەکو غەنی بلووریان وەکو یعنی لە سەرەتای حیزبایەتی کە دکتۆرەوە ئەو تودەی بووە؟ بەڵێ ئەو لە کۆمیتەی کاکدا بووە. کاک یعنی حیزبی کۆمیتەی حیزبی تودەی ئێران کوردستان. لەوێ ئەوەی کە من بزانم کاک بەهادیری چی ئەوەی خەڵکی سنەی بوو ئەو نزیک بوو لە حیزبی تودەی، یعنی زۆر دۆست بوو ئەندام نەبوو. ئەو پێشنیاری کرد بوو کە کەسێکی بنێرن پێشتر فارسەکان داهاتن کەسێکی بنێرن کورد بێ وەزی کوردستان بزانێ و کاک ڕەحمانی قاسملوویان ئەو وەختی دکتۆر نەبوو، وەختی نردبوویان بۆ سابلاغە ماوەیەک لەوێ بوو. کەواتە لە ڕێگەی ئەوە بڵێن توودە نەفوسی کردبوو یاخود دیموکراتی کردبوو بە ئەسان مەسەلەکە ئەوە بوو بەشێک ئەوەی کورد باسوو باتارانە دەبوو بە عوزوی حیزبی تودا لە شانێواندا کاری دەکرد. ئەوەی فارس با تورک بە هات بە مەهابادۆوانە وەکو حیزبی دموکرات فعالێتی دەکرد. ئاوا بوو مەسەلەکە. ئەی کاغەنی ئەوان دەوریان چی بوو؟ ئەوانی شەر تودەی بوو دیدی؟ بەڵێ باشە لە ناو زیندانە ئێوە لەوێ ئەو شتە مشەخص بوو. زیندانە مشەخص باشە کەواتە بۆمان باسکەی چیە بوون بڵێن باڵی چەپ و ڕاستەکان و ئەمانە لە ناو خۆتان نەبوو بە کێشە لە زیندانە قسە بوو نەک کێشە دیگە. تا دکتۆر عەلی مەولەوی نەهات بوو تێکەڵ نەبوو بووینەوە ئەمە باسەکەمان نەدەزانی چ باسە. ئەو باسەکەی هەڵایسان کە
ئەوانە توودەیین بەڵێ ئەو بۆ خۆی قەومی بوو قەومی بوو بەڵێ پێشدا ئەویش هەر حیزبی توودە بوو بەڵێ لە کۆبوونەوەیەکدا لە زمانی ستالینین لە کۆبوونەوەی شانەدا کردبووی ستالین دیکتاتۆرە سەرشانەکە زلەیەکی لێدا بوو دەریان کردبوو لە خەیابانێ لە جادەی تووشی غەنی بلووریان بوو ڕووی دەولای کردبوو لەسەر وی ناکۆچەکە پەیدا بوو چونکە دەیکوت 6 مانگان لە ماڵی من بۆ دوای لە شۆڕەوی گەڕاوەتەوە لە خەیابانە تووشم بۆ ڕووی دەولای کردەوە یعنی ئەو وەختی کە ستالین ماوە دکتۆر مەولەوی کتوێتی دیکتاتۆرە کابراکی زۆر عالم بوو زۆر خوێندەوار بوو زۆر کتێبی خوێندبەوە خەڵکی مەهاباد بوو بەڵێ لەوەی ڕا شتەکە لە زیندانە پەیدا بوو هەرچی خەڵکەکەیە بەعام ڕویان دە دکتۆر مەولەوی کرد عەزیز زۆر متعاسب نەبوو بەڵام غەنی متعاسب بوو یعنی لەسەرەوەی کە توودەی بێ لەگەڵ ئەفسەرانی توودەی هاتشۆی هەبوو قسەی هەبوو جارێک لایوان شکایەتی لە من کرد بوو کردوویەوە زیدی کۆمونیستە واچوو چێ شکاتی لێ کردووی غەنی بەڵێ ئەفسەرانی توودەی 2-3 نەفەر هاتشۆیان دەکردین لە ناحەوشەکەمان گوێ بوو ئەوان باسییان کردبوو کردویان نابێ قسەی دەگەڵ بکەن لەگەڵ فلان کەسی هەین دەگەڵ من چونکە زیدی حزبی توودەی و زیدی چێ و ئەمیش کردبووم بابە مەسەلەی غەنی و دکتۆر عەلی مەولەوی مەسەلەیەکی شەخسیە نابێ ئەمە دەخالەت بکەین و نابێ ئەمە هەوڵ دەین ئاشتیان کەینەوە هەوڵیشماندا بوو کە ئەوەم بیست من لە لای عەزیزی وێسفی شکایەتم کرد گوتم زانە چێ بۆ ئەفسەرانە کتووە مشتیوام کرد بێ ئەویش هەندێکی خەڵک بان کرد جوانی سابڵاغ و معەلیم مشتیوای بان کرد وتی چۆن بۆ خەزەکە ئەویش بوانجارا کوتیوە ئاوای پێ کوتین حەسەن غەنی بلووریانی بان کرد زۆر تون بەگژی داکتی هەتاکە جێدە زۆر شتانان ناک لە غەنی هدی ئەوە بوو کە لەکن ئەفسەرەکانیش کورد بی ناوار نەبوو درۆی کردووە بنگۆ هدی ئەوە کاک عەزیز بۆ خۆی چی بوو ئەو کاک عەزیز بۆ خۆی نا لایەنی قەومی نەبوو تقریبەن مەیلی زیاتر بەلای ئەفسەرەکاندا بوو دوایش کە کردیان بە عوزی کۆمیتە مەرکەزی هەر لە زیندانەیە هدی لەوانەیەک دوورکەوتەوە لە مەسەلەی قەومیەکان ئەمە وەختی نەمان دەزانین قەومی چێ و توودە چێوار هەر کارمان دەکرد و زیدی عەجەمان بووین و کورد بووین زۆربەی وا بوو ئەی مەولەوی بۆچی هین بوو ینی هەر لە زیندانەوە ئازامیتر وردە لە حیزب تووڕا بێ یاخود نیگەرانە بێ وازە هێنێ نا لە حیزب تووڕە نەبوو دوای هاتنەوەی دوای لە دەرێ کە ئازاد بوو هات بووەوە لە زۆر کەس تووڕە بوو دیارە کەسێکی بە احتیات و عەسەبانیش بوو لە کتێبەکەشدا لەسەر منووسیوە کە تووڕە دەبوو نە کورد بوو نە دکتۆر بوو نە هیچ بوو وەک شێتە بۆ خۆی ئەتەرافی کتێبە بابە ئەوە نەوە ئێکشێتێ تووڕە بوون بۆیە خەڵکی دەکوژێ ئەمن دە وەختێدا هیچ چۆشم نامنێ هەرچ بەسەر زاردا دەیڵم ئەی ئەوانەی کە لە باسمان کرد ینی کێ لە هەمووان زیاتر مایەوە تۆ بۆ خۆ چەند مایتەوە لە زیندان ئەم بۆ خۆم نزیەکەی 3 ساڵ چونکە من سابقەی سیاسی و حیزباتی نەبوو ئەوانەی سابقان هەبوو زیاترمانەوە بە تایبەتی ئەوانەی کارمەند بوون و ئەوی یەکو دکتوری و ئەوانە زیاترمانەوە ئەوەی لە زیندانی نازانم جاسووسمان لەسەر بوو چ بوو ئەوەی کوردایەتی دەکرد سوکتریان لێ دەگرت سوکتریان لێگرت وا تێدەگەم چکەوانە یەکدەست پێشمە ئەدەیەکی زۆر ئازاد بوون یعنی ئەوان زیاتر فشاریان بۆ توودەیەکانی وا بوو ساسەکەم وا بوو ئەوانەی کە گیرا بوون توودەیەکان زۆر بوون پەیوەندیدان لەگەڵ ئەوانە چۆن بوو مەبەستم فارس کورد ئەوانەی دەزانم خەڵک لەوانەیە ئەعدامەکرا نا ئەو وەختی ئەمە لەوێ بوون ئەعدام نەبوو عوزی کۆمیتە مەرکەزیەکمان لەگەڵ بوو لە پێشدا مەسوولی سازمانی جوانانی حیزبی توودە بوو لەوێ خوێن بووی دکتۆرای وەرگر بوو مقالەیەکی گوایە نووسی بوو حیزبی توودە دەری کرد بوو کوردبووی پیرکەفتارها از خون میترسد
ئەوانە لە خوێن دەترسێتدا لەسەر دەریان کردبوو بەڵام لە زیندانە ئەبەد بوو بەڵێ ئەوە نێوانمان خۆش بوو لەگەڵ هێندەکان بەڵێ لەگەڵ ئەفسەرەکانیش ئەفسەرەکان بازەکیان زۆر احترامی دکتۆر مەولەویان دەگرت عەلی مەولەوی هیچیان هەر دکتۆر بوو تەواوی نەکرد بوو بڵێ تەواو بەڵام ئانتێرنی پێدەڵن ئەوە بوو زۆر دەهات برامی یۆنسیش هەر زۆر دەهات برامی یونسی بۆچی لێوێ بوو ئەفسەری توودە بوو گیرا بوو لاقەکی پەڕی بوو بەڵێ لەسەرەوەی کە لاقی پەڕیوەی ئەدام نەکراوە دەنا سەرشانە بوو لە پێشدا هۆیانێ ئەدام دەکرد بەڵێ سانێک بوو لەوێ متاڵعی زۆر بوو باشە مامۆساوە خێرا و خەڵکە زیرە ینی ئەوانەی کە خۆیان بە ڕۆشنبیر و هینەزان هەمووی دوای تو دەکەوتە بوون یا حزبی دیکەنە بخۆ وەختی حزبی دموکرات هەر بە نێوی دموکرات کاری دەکرد نەیدەزانێت چێ و چێ نییە تازە و شتانە پێدا بوو حزبی شوێ حزبی تودە و دارە حزبی شوێی ئێرە زۆر باشترە لە حزبی تودە ئێرانەوان زۆر متعسبن زۆریش میلین قەومین یعنی پیان خۆش نییە کورد شت بێ پەیوەندیتان لەگەڵ دەرەوە چۆن بوو مامۆستا لە زیندانەوە بۆ دەرەوە لەگەڵ مەهاباد و لەگەڵەوانە وەڵا ئەوەی خست بوو کەس وا دەهاتن دوایوێ ئازاد بوو ئەمە ئازدە مانگونی و هەر بێسەر و شوێن بووین دوای کە ئازاد بوو نامە بنووسین و خەڵک دایک و باب و برابێنە ملاقاتەیە ئازاد بوو مامۆستا ڕووداوێکی مێژووی گرنگەکاویش ئەگەر ئیشارەتێکی پێ بکەین کە ئێوە کە تۆ لە زیندان دێتە دەرەوە حەزەکەی بچی ئیحسانی نووری پاشا بین ئەو دیدارم بۆ باسکە بۆچی ئیحسانی نووری پاشا لە تاران گیرسابەوە چێتان بین ینی پیاوێکی چۆنتان بینی کە چوونە لای یارە ئەمە نێوبانجی ئیحسان پاشامان هەر لە زیندانش بیست بوو کە فەرماندەی شۆڕشی ئارارات بوو کە هاتینە دەرە دەگەڵ کاکفتای کاویان خزمێکی هەبوو بە نێوی عەزیزی نانەوەزادا هەر لە دانیشگایە خوێندی و دیارەوانێک بوو لەوێ مدیری دانیشگایە بوو ئیداری بوو خزمیش بوو لەگەڵ کاکفتایی داوەتی کردین و چوون و داوامان لێکرد کچمان دەیناسی کوتی ئاهات شۆشم لەگەڵی هەیە کچمەڵا پێمان خۆشە بیبینین چوون جمعەیەک چوین پیاوێک بوو دیارە بادینی قسە دەکرد ئەو وەختی ئەمەش بادینمان کەم دەزانی ئەوە بوو کە ڕەزاشا فێڵی لێکرد بوو پشتیوانی لێ دەکەم دواش ڕێگایدا بوو ئەرتەشی تورکیای بێ لە پشتەوە ڕاوەجومیان کات سەرە و ئەویش هەڵات بوو کۆتایی بە شۆڕشەکەی هات کۆتایی پێ هات و بۆ خۆشی لە تارانە بوو بە پەناهەندا تا ڕەزاشا ما بوو کەمتر دەخەتەردا بوو بەڵام دوای ڕەزاشای تورکیە زۆر جار تەوتیە و پیلانی جێڕا بوو کە بیکوژێ وەبەر نەهات بوو جا لەوێ دیتم شتێک لە پشتەری هەڵاوەستا بوو ئاڵای کوردستانی لەسەرەوە پێوە بوو ئەو ئاڵایی کە ئێستا هەیە پێم شک ناچی پێم ڕۆژەکەشی دەنێودا بوو دەقیق لە بیرم نییە بەڵام ئاڵاکە ئاڵای کوردستان زۆر تەعجوبمان کرد زۆر بەغیرەت هاتە بەرچاو ژنەکەشی لێوێ بوو ئەسقەزا لەو کاتیدا دەستگیرانی ئیسماعیلی قاسموش لێوێ بوو تقریبەن 1-2 ساعتان لەوێ بووین و دوای هاتینە دەرێ باسی هیچی بۆ نەکردن ینی شتی ئازاوەی بۆ باسەوەی دەکرد کە قەدری لێ دەکەن لێوێش و شاکی پێڕان ناگەن و تورک هەر خەریکە تەوتێ و پیلانی بۆ دەجێڕێ لەوانە بەس ئێرانیەکان ڕێزیانەگرن مامۆستا وەکو ڕێزێکی وانە خارێکی چکۆلەی هەبوو تێدا دەژێ دوایش پێمە هەر بخوان پیلانیان جێڕا وە بەر ساراندا وە بەرچیاندا فەوتی کرد مامۆستا ئەوە بە بڕایەوە پیلان بوو یاخود تەسادوو بوو کە وەڵای ڕاستی دەبێ پیلان بوو بێ جارێ وەڵی نەبوو ئەوە هەوڵی کوشتنی بدرێت هەوڵی کوشتنی بدرێت زۆر جارێ هەوڵی کوشتیاندا بوو یا ئێران ڕێدا بوو یا تورکان ئەوەیان کرد بوو نازانمەوەی کاگەڕێنەوە بۆ مەهاباد و کوردستان ئێوە هەر کەسە و چۆ ماڵی خۆی و واستان لە حیزبەتی نایاخود
درێژەتان بەکاری حیزبەتیدا نا لەوێ حزباتی نەما بوو بەڵێ ئەمریش هەر لە زیندانێ لەکرد عزیز وێزفیکە لە ئینفرادی بوون ئەو 120 نەفەدەیەک ژووریدا کتم من ئەگەر ئازاد بم لە ئێران نامێنم دەست بکرد مەلامسف بەڵێ ینی بڕیاری خۆت دابوو بڕیارم دابوو بەڵێ کە هاتمەوە دوکانمدا ناوژنیان بۆ هێنام و ئەو لامبەر بەڵام هەر تەسمیمەکەم هەر ئەوە بوو لە ژێر دەستی عەجەمان نەمێنم بەڵێ ئەو بۆ بڕیارمدا دەگەر 4-5 کەسی دیکە و هاتین دیاری دوسێ جاریشان پەیوەندی پێوەگر بووم جوابم نەدابەوە بەڵێ ئەو جار هاتم بۆ ئومێدەش هاتم کە حیزب هەیە و ئەحمەد تۆفیق لەوێ و فایق لەوێ و واچوو ئەوەڵەن زۆریان ڕاگرتین لە قەڵازێ ئەحمەد تۆفیق لەوێ نەبوو کوڕێک کە لەگەڵ پارتی کاری دەکرد نێوی جەلال بوو جەلال کەوژیریان پێدەکوت بابیشی هەر ئێرانی بوو کوردی ئێران بوو لەوێ دوکانێکیان هەبوو ئەو پەیوەندی لەگەڵ ئەحمەد تۆفیقەیە بوو کوتی ئەو ڕۆژانە دێ دا ئەحمەد تۆفیق هات تاگە باسی یەکەم دیداری خۆت و کاک ئەحمەد تۆفیق بکەن ینی دیدارێکی چۆن بوو دۆستانە بوو یەکسەر باسی حیزبەتی شتان کرد زۆر دۆستانە بوو چونکە ئەو راپۆرتە درابەوە بە دەرێکە ئەمن شەلاقم لە دەست سەرنجی دەرێنەوە واو واو زۆریان تعریف کردبوون زۆر دۆستانە بوو کەواتە ئێوەیان لەناسییان زانی ئەمنیان دەناسی بەڵێ هەم پێش حیزباتی یا دوای حیزباتیش داناسی وە بوو کچی ئەمە تۆ قبول دەکەین ئەوان دیکە دەبێ حیزب قەراریان لەسەردا چێ بوونەوەی دیکە لەبیرمەوە هەر هەر بۆ خۆی بوو ئەو مانێک بوو سلەیمانی بەعیدی فایق ئەمن لەگەڵ وان دە نەفەر وانەکی لەگەڵ بوو بارزانی ئەحمەدی مستەم لە بیرماوە چاوێکشی بەگوان دێک و زۆر ئازاوە مەنامسفا خۆشی دەوێت لەگەڵ وان بە دوو سارە ڕۆیشتین خۆشی حەسەنی برازای 4-5 لەگەڵ بوو هاتبوو بۆ بەسەر ئەو منتقەی ڕادەگەیشت و فڵانەوانە ڕۆیشتین ئێستا دوای کوردستانەکەی کە لە وانێکیان کرد ئەرچەش لە ڕانێما بوو لەوێ لاماندا ڕێگایەکی دیکە بۆ ئەوەی ئێستا بۆ تەجاردا بەوەدا ڕۆیشتین تارە هاتن دێمە چون بەو حاجاوای ئێستا ڕەشماڵی لێبوون خەڵکی چونە ڕەشماڵان تارە ڕۆیشتن هیچ ڕۆیشتی پێچوین یارە ڕۆژ داستانی هەیە بە کوێدا چوون چۆن چوون و چ بوو بەڵێ جاگە باسی کرۆکی ئیشەکە بکەین باسی ناوەڕۆکی دیدار و ئیشەکانتان ئەوە لەوێ من چوو وەرگیرام و ئەوان ئەمە زۆرم ئیسرا دەکرێت 4-5 کەسە حوسێنی مەدەنی و ئەوانە بێن هیچ نەکۆبوونەوەم دی و نە حیزبم دی و هەر فایق و ئەحمەد و زیاتر کاک ئەحمەد ئاسوێ مەلامسفای دەکرد و بیست بووم سەلاحی موحتەدی ئەوان لەوێن و ئەویش لەوێ نەمابوون هیچ من لەوێ بەڵام پاشان ڕۆژان نەون بوو نەمزان چ دوای چووینە خەلانی سوورچە لەوێ تازە بابی شەوکرد عەزەدینی هات بوو کابراش لە چاومە گەڕاوە بوو ئاردمان لە حکوومەتی ئارد داهات و مەلامسفای مفاوەزە بوو دەمان گوێستەوە ئەوانەوە عەقد کافیشم لەوێ دی لەوێ ناسی بەڵام ئیدیامش شتێکم لە حیزبەتی بەو جوورەی نەدی بەڵام ئەوەندە کەیف خۆش بووین کەەوە هاتوون و بەشداری شۆڕشی مەلامسفای دەکەین لەوێ هەر مەلامسفادی و نێوبانگە بوو ئەوەی کە دەبوو ڕێک لە زیندانە فێر ببووم سیاست و ئەوانە هیچم نەدی وردە دیە و شتانە و بۆ هۆی ئەوەی کە کێشە پەیدا بێت لە بینی جا باسی ئەو کێشەیەکەین باسی ئەوە ژەکرێ کە کاک ئەحمەد تۆفیق ئەوەندەی بە خەم شۆڕشی ئەیلولەوە بوو یعنی ئیشەکانی مەلا مستەفای جێبەجێ کرد ئەوەندە سەر حیزبی ناپەرژە بەس ئەو کاتە ئەو ئەگەر وای ناو بنین کەسی یەکەمی حیزب بوو ئەرێ هەرە بوو دیەوە ئەو واچێ مەلامسفای دەکرد و داهات و دەچوو ئەو هەرە و گەیشتای لێنەما کرد مەلامسفای نەدەدەی
بۆ من دەرکەوت کە ئەوە حیزباتی نییەوەی ئەمە بۆ دوو کەوتوین دیارە زیاتر وانەکە هەستەکە زۆرتر شۆڕشی کورد بوو کە مەلا مستەفا سەرپەرستی دەکرد ئەو وەختی باسی مەکتەبی سیاسیان دەکرد خۆمە نەمانزای مەکتەبی سیاسی چێ تا کێشەکە گەورە بوو لەگەڵ کاگە ئەحمەدی و لەوێ مەلا مستەفا چەند جار پێڕاگەیشت و هەتا لە منی پرسی کوتێ وەختی ئەحمەد یارمەتی ئەمەی دەکرێت تۆ لەکوێ بووکتم لە زیندانی شای بووم لەکوێ بووم ئیدی بڕێک دەگەڵ من نەرم بوو ئیرادێکیشم لە ئەحمەد تۆفیقی کرد بەیانێکی دەرکرد بوو زدی ئێرانێ وتمەوەی دەرکردووە ئەگەبە ئیجازەش تۆی قەیدە ناکە بەڵامە تۆ لە دوو جە پەشەرت پێ دەکرێت زۆری پێسەیر بوو وتینە وەڵڵا ئەحمەد کارێکی خراپت کردو ئەگەر وا بڵێن ناکۆچیەکانی ئێوە کە تۆڵێ شتێکی واز زۆر هین نەبوو بە ناوی حیزبەوە بەڵام ئەی ناکۆچیەکانتان لەسەر چی دروست بوو من لەسەر وەی بوو کە هەر کەس داهات تێڵ دە پێچا و خولاسە هەر حیزب نەبوو وەکو حیزب هەر خۆی بوو ئەو خەڵکێکە هات بوو ئەنی نەکۆبوونەوەیەک نە شتێک نە بڵێن کۆمیتەیەک هیچ شتێک دەگۆڕێدا نەبوو لەسەر وەی من ڕەخنەم هەبوو چی تریش ڕەخنەی هەبوو پێشگەلت وەڵی ئەوەی ڕەخنان نەبوو زۆر جورئەتی ئەو شتان نەبوو باشکرا بەربەرەکانی بکەن و ئەوی زوو هەرکەس لێی ناڕازی بە دەری دەکرد بەڵامە من زیندانم دی بوو فێر ببووم و لێ قبوڵە کردی لە پێشدا زۆر لێ قبوڵ دەکردم بەڵێ لەو نامەیەدا کە بۆ مەلا مستەفاشی نووسیوە فڵانی بگرە و فشاری بکە و من نووسیوێتی کتێبەکەشدا هەیە نێک تۆ بیگرە دوێتی حسابی بەسەرەوەیە بەڵێ ئەوەی تۆ باسیەکەی ساڵی چەندە مامۆستا ئەوەی من بە میلادیە کاتە 64 وانە نەخێر 62 62 ئەی ناکۆچی ئەوەی کە ئێوە ئەو کاتە لەوێ بوون هەستان بە ناکۆچی نێوان باڵی جەلالی و مەکتەبی سیاسی بڵێن مەلا مستەفاوە ناکرا بەو تونند و تیژەی نەبوو هەبوو بەڵێ بە تایبەتی کاگە ئەحمەد زۆری باسی مەکتەبی سیاسی و برای مەحمەد و ئەوانە دەکرد بە باشە نۆڵا بە خراپە بەڵێ ئەمە چون بۆوێ کۆمیتەیەکمان تەشکیل کرد و کۆمیتەیەک ساغکەرەوە و بەیانێکمان دەرکرد و بە مۆدی ئەو وەختی هیچمان بە ئەحمەد تۆفیقەوە نێژم دیارەوەی کە شتی خراپ بوو قادر شەریف لەسەری نووسی بوو ئێوە شتەیتان ئێمە نامەش ئەوەی کە باسی اختلاف نانەوە لە بینی مەلا مستەفا و مەکتەبی سیاسی بێ ئەمن دیکتەم کرد بوو ئەمن نووسی بوو واش بوو چۆن بوو ینی ئەوەی کە تۆ نووسی بوو چی بوو کە تۆ پشگیریت کرد لە بەیاننامەکە پشگیریم لەوەی کردو کە ئەحمەد تۆفیق حەقی نییە شتی وا بکە بینی لایەنگری بکە لایەنگری بکە خۆیان چۆن ڕەفتار دەکەن کەیفی خۆیان بەڵێ زۆر باشە مامۆستا ئێمە پشوویەگەین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دێین لەگەڵ مامۆستا حەسەنی ڕاستگار مامۆستا تۆ تۆزێ پێشکەوتی لە قسەکانە بەڵام ئەمەوێت باسی ئەومان بۆ بکەی کاگە ئەحمەد تۆفیق بڕوای بە حیزبایەتی هەبوو نەیبوو لەکرد مەلا مستەفای کە قازمان مەلا مستەفا بوو کە باسکرا ئەمن هەڵم پێچا بڕێک قسەم کرد کشتی ئەزبەنی من کورداتی دەکەم حیزباتی ناکەم بە زمانی خۆی زۆر جارەڵێن مەلا مستەفا شتێتی من زۆر حیزبایەتی ناکەمەوە بڵێ ویستوێتی لاسایی ئەو بکاتەوە یاخۆت وەڵاهی نازانەمەوەی چونکە مەلا مستەفا کەسێک بوو ئەو وەختی لەسەرەوەی هەمووان بوو قسەی دەڕۆیشت سوزانم هەرچی ئەحمەد تۆفیق بوو پێمان لە حیزبی توودەوە فێر بوو بن پێ خەڵکی کۆڵێ و دەست بەیەکی گەورەوە بگرێ و سەر کوتێوانی کەبکە پێم وایە خۆ ئەحمەد تۆفیق توودەی نەبوو خۆی لە پێشدا تۆ گەی ئەعلامەکانی زەمانی قاسپی بخوێنەوە بەڵێ تو بووە زیدین پڕیاڵی سوچی و چێوانە بوو دوا کە کێشە پەیدا بووە لە بینی پارتی دموکراتی کوردستان لە ئەنگری
برای محمد وانی کردو باڵێ زدی حەمزە عەبدوڵڵاهی والله بووە ئەسەن خصوصیات وا بووە خصوصیاتی ئەو وەختی ئەو زمانی تقریبا هەموو حیزبە کوردیەکان نەوێک سەر بە شۆڕەوی و چۆرکارەوان بوون توانە میلەتان دەبێ ئازاد بوو ئەمریکا شتیوای نەدەکوت ئینگلیز نەیدەکوت باشە کاک ئەحمەد تۆفیق جگە لە بڵین لایەنی شەڕ بە چ شێوەیەکی تر پشتیوانی لە شۆڕژ دەکرێت باسی ئەوواکرێت کە نامەی هێناوە بردوێتی بۆ تاران و نازانم ڕۆژنامە نووسی هێناوە و ئیشی زۆر کۆمەشی کۆکردۆتەوە و هێناوێتەوە بۆ کوردستان و ئەمانە چۆن ڕێگەخرا چێ ڕێکیە خەزیانی بە تەنیا میشانەیە کە دیا ئەوەی دەقیق نازانم بەڵام ئەوەی کە چۆ بۆ تاران ئەمە لە زیندان بووی و کوتیانێکێک لە لای مەلام سفارە هاتووە باڵێ دەورەکە ئەوە بوو کە زدی قاسبی کورد هەستێ باڵێ دکتر مەولی ئەو شتانەی سیاست خارجی و دەوڵەتانەی دەزانی بۆی باز دەکردین کە ئاوایە کەواتە ئەو کەسە خۆی کاک ئەحمەد سەردانی تارانی کردووە لەو کاتەیە قازی شەریف وای دەکوت دەمەش لە زندانی وامان بیست کە یەک سەردانی چی کردبووە خە بۆ لای چێ چوو وەڵا هەم بۆ لای ئەمریکای هەم بۆ لای ئێرانێ باڵێ ئەو وەختی ئێرانیش ژەر فشاری ئەمریکاوانەدا ڕەنگە کاری واکرابێ باڵێ ئێستا شەرەیە ئەو بەزمە ئەی خود موختاری لە ژێر فشاری چێدا درا بە مەلام سفای بەرزەنی ڕووسەکان و نیری باڵێ دوای ئەمریکایەکان قۆستیانەوە شای ئێرانیان قەناعەت پێهێنا کە یارمەتی مەلام سفای بدە ئاوا بوو ئێوەی کە ڕۆژنامە نووسی هێناوە ڕاستە چۆتە بێڕووتێ کابراکیش کتێبێکی لەسەر نووسیوە هاتووە مەلام سفای لە شادی و ئەحمەد تۆفیق جواب بوو لات مەجلیسێکی لات ماڵێکی لای دابات تاریف شۆڕش و بارزانانی ئەوانە بوو بەڵێ ئەی باسی ناماکرێ ئەو نامانەی کە مەلا مستەفا نردوێتی بۆ چی نردووە لە ڕێگەی کاک ئەحمەدەوە بۆ تارانەوەوانە ئەوەی کە من بزانم ئەوەی کە چونکە من بەڕەم دەکردن بۆ خۆی داهات و ئەوەی من بزانم ئەو فشارەی کە لەسەر شۆڕش بوو ئەرتشی سووریا شاد بوو ئەو نامە پێما بۆ ڕووسەکان بووە نامەی شێخ ئەحمەدی بوو بەڵێ ئێوە بەشی هاتان نادما مۆسا تەتەری تایبەتی خۆتان هەبوو خەڵکی نەفەری خۆمان نەبوو لە زیین و شێخێم مەسوولی وێ بووم بەڵێ کوڕێکمان نەبوو بە نێوی فەتاحی قادری ئەوە هەم کوڕاغا بوو جارێکیش پێم وایە دقیق لە بیرم نییە بەڵام هەرواشم نووسیوە میرزا خدر چووە دەگەڵی نامەکەی دەبەر تەحویلی ئەوانە چێ دەدا ئەوەی کە لەسەر شوێن بوو کوردە کوردە کورد مەسئول بوو دوای کۆنگرەی دوو بەڵێ ئەویش هەم چێی هەنجیری سەدیقی هەنجیری بەڵێ ئەویش دەیبر بۆ ئەو سفارەتانە چونکە چەپ بوو ئەو بەڵێ هەم بۆ لای ڕووسەکانی ڕێ هەبوو هەم بۆ لای فەڕەنسەویەکان چونکە لە ئاکادمی فەڕەنسا لە تاران بوو هونێ بەڵێ دۆساتی لەوەرا جوابەکەی باوەڕیان دەکرد جوابەکان نەنادەوە جوابەکە ئەحمەد تۆفیق دەزانێت چ نازانم مامۆستا زۆر باسی هەر ئەو سەردەما گوندی سوونێ و زیێنوی و شێخێ و نازام ئەمان ناکرێ ئەوە هەموو هاتوچوێتان چی بوو لە بینی ئەو گوندانەیە ئەوەڵەن جارێک من نامەیەکی مەلا مستەفام برد بۆ شێخ محەممەدی خانەقایە مەشهور بوو پیاوێکی گەورە بوو پیاوێکی بێتەرەفیش بوو لەکوێ لە مەهاباد نەخێر لە خانەقای سەر بە مەهاباد دێیە بەڵێ زۆریشم پێخۆش بوو چونکە بە بنەماڵە مەمری لیوان بووین چەند کەسێکم لەگەڵ خۆم برد و چوم و گەڕامەوە بە زین و شێخیدا ڕێ نەبوو بە سولێدا گەڕینەوە ماوەیەک لەوێ بووم و نامەی چی بوو باسی ئەوەی بزانی داوای هاوکاری کردبوو هەر نامەیەشی دۆستانە بوو ناوا دیار بوو کە شێخ محەممەد نامان پێنووسی بوو کە وەزمان ئاوایە و فکرێکمان بۆ بکەوە کابی مەلا مستەفاش
ئەحمەد تۆفیق نووسی بووی بە خەتی خۆی تەنیا مەلا مستفای ئیمزای کردبوو نووسی بووی زۆر سڵاو و احترام و فڵانەوانەی نووسی بوو ئەمە ناتوانین دەخالەتی ئێرانێ بکەین بەڵام چاومان لێتەوە بە دۆست خۆمان تا دەزانین سڵاوی وا نەبوو چونکە نامەکەی نەپێچا بوو هەر ئاوا دایمە کوتی بۆ خۆت بیپێچم بەڵێ ئەی مامۆسا ئەگەر باسی مامجلال و ئەوانە بکەین ئەوان ئەو کاتە ئێستا نەچوو بوون بۆ ئێران یعنی ئێستا شەڕ دروست نەبوو بوو لە بینیەوەنە ئێوە لەگەڵ ئەوانە علاقەتان دروست کرد بوو ئەو پێشتر ناڵی سەلاقمان نەشباندی بوون بەڵێ جارێک محەممەدی شێ بوو محەممەدی مەلاچی بوو خەڵکی بێژوێ بوو هەرچۆی ئەو دیوەی دەکرد جارێک هات بوو حسێنی مەدەنی لە ماڵە خۆیان دەگەڵوان ناشنا بوو خاچاچێت توشتیوای دەکرد هاتن بۆ ماڵی ئێمە ئەمە لە زیندانە ئازاد ببووم داوای کرد بوو کامە دەگەڵی بچین بۆ تەورێزە هێندێک شت بکرێت تە پشتی چ دەکری زمانی نەدەزانی کوتی وەڵی ڕێک شتی بەرقی دەکرین کوشتی بەرقی وەک چی کوتی وەک شتی ئیزا ئەو نەمزانی ئیزاعەچە میزاعەچە کوتی ڕادیوێ کوتی پێشیان کتوم لە ساواکی نەترسن بەڵێ ئەگە باسی ساواکی کرد ئەمە تۆقیم زۆر ترسە دوایە کوتم دوای جا بدەدەمەوە دوای بە حسێنی مەدەنیم کوتم نەچیشتی وای بکەین ئەوە لە ساواکی مەترسن معنای هەیە یعنی ئەوان ارتباطیان هەیە ئیدی حسێنیش پەشیمان بووە نازانم دوایە سعدیەکمان نەبوو ڕادیۆ فرۆش و شتی وا بوو زۆریش گیرا زۆریان ئەزیەت کرد پێما ئەوەی وێوە شتی کرد بوو ئەوەندە نێوی برایم ئەحمەد و مامجەلالم بیست بوو جا هەوە دەیکوت مامۆستا قادر ئەوە نێوی برایم ئەحمەدم بیست بوو مامۆستا قادرم نەبیست بوو مامجەلالی شاد نێوەکە پێما بکابرا چۆی ڕێسپی و ئەوانەیە هەتا دوایە کە چوین بۆ ئەوێ دەمەشان کرد جەحێڵەکەەوە ئەوان یعنی کەواتە مامجەلال وان علاقەیان لەگەڵ ئێران دروست کرده بوو دیاز بوو بەڵێ گفتوگۆی حکوومەت و بڵێن شۆڕش کاک ئەحمەد تۆفیق لەو بینایە دەوری چی بوو یعنی دەوری هەبووەوەی کە تۆ پێمانە دەورێکی بوو بێ پێمانە بەڵێ جارە چوو بۆ بەغدایە هاتەوە داستانەکەی جێراوە و ئەو وەختی ئێمە جێ ببووینەوە شۆڕش بە خێوی دەکردین لە ڕانێ 15 نەفەر بووین و ئێوە جیا بووبوونەوە لە کاک ئەحمەد باشە کێشەی کاک فایق و کاک ئەحمەد لەسەر چی بوو کێشیان هەبووان لە بینی خۆیانە پێمانە کێشیان بوو کێشیان نەبوو پێم وانە پێمانە چونکە جارێک کە من بەنامەی کاک فایقی لە تەرەف حیزبەوە دەرکرابووم و بێکارکرابووم و خۆم معرفی بکەم نامەکەی فایق نووسی بووی دیار بوو دوایە بیستم کە کاک ئەحمەد هەرەشەی لێ کردو کچوتێ تۆ دەگەڵوانی و ئەگە دەگەڵوانی بنووسە ئەو بنکەی سونەئی زینی و شێخی تەحویل داتەوە و چەککام داتەوە لەوان بەڵێ مامۆسا و بڵێن ناکۆچیەکانی باڵی جەلالی و مەلایی لەسەر ئێوەش کاریگەری هەبوو بەڕاستی ئەوان نەبووە هۆی ئەوەی کە ئێوەش بن بە دوو بەشەوە کۆمەژیان کردین یاخود کێشەی خۆتان هەبوویەوە نامە کێشەی خۆمان لەگەڵ ئەحمەد تۆفیق هەیە بوو خۆ لەگەڵ کەسی تر نەبوو ناک شۆڕژ ینی لە ناو خۆتان لە ناو حیزبە نا لە نێو خۆماندا قازف شەریف لە کۆنەوە دژی ئەحمەد تۆفیقی بوو لە بەیانەکەش دادنووسرا بەیانەکە لەوەیە بەڵێ ئەمە لەوەش بوون بە دوو دەستە لە لای مەکتەبی سیاسی بەڵێ قادر شەریف و سای چۆستانی و یەکجێکی دیبوون بە دەستەیەک و من و حوسێنی مەدەنی و ئەوانەش مەلا ئاوارە بوون بە دەستێ ئەو چەکانەی وەرمانگر بوو لە خۆمان بەش کرد و هەڵا ڕێکی کێشەمانە بوو چوینە مەکتەبی سیاسی ئەو وەختی لەسەر چی کێشەکانتان لەسەر چی بوو کێشە هیچ سوزان لەسەر پۆز بوو لەسەر پارە حیزمان نەبوو لەسەر ئایدۆلۆژی بوو لەسەر چی بوو هیچمان چەپ و ڕاست بوو
ئەویشمانە نەوەڵڵا ئەویشمانە دیارە ئەوان تۆزێک چەپ بوون تۆزێک بەڵێ بەڵام ئەمە ئاوا نەبووین. ئەی تۆ بۆچی سەردانی مەلا مستەفات کرد چەند جارێ سەردانت کردووە یەکەم دیدارە لەگەڵەوە یەکەم دیدارمەوە بوو کە بەهۆی عەقید کافیەوە چووم بەڵێ ئەو کە لە سونە گەڕامەوە چووم لە شێخان کوتیانەوە عەقید کافیش لێرەیە لە چوونە ماڵێکی خۆ وەختی هیچ هەر دەبوو بچێ ماڵان بەڵێ وەڵا چوم ڕێکدانی چوم کچی پێت خۆشە بچینەکەت ملام سوێختم زۆرم پێ خۆشە وەڵا چوم لەگەڵی سفیتێکی شەدەیەکی چی دەسرەیەکی گوڵگوڵی زەردم لەسەر بوو ژۆژێت فەنجێکی دێش پێ و ئەلام بۆ خۆم فکری لێ دەکەمەوە مەلا مستەفا چاوی لێ دەکردم لەو دابەهات چییە ئەو وەختی ئەفسەرانی شوعی لەوێ بوون بەڵێ کەریم فەخری بەڵێ فەخری کەریم فەخری کەریم و جەماعەتە ڕووی هەر دەگەڵ وام و کەیفی ساز و قسەی دەکردن زۆر دوای کە چووینە دەرێ وەسپێنەکەرە ئەحمەد تۆفیق پەیدا بوو وتی وەرە کارم پێتە بچی نەکرد مەلا مستەفای هاتین مەلا مستەفا لەسەرەوەی دانیش بوو دیوەکەی نازانم چ بوو مزگەوت بوو ماڵ بوو چ بوو کاغەزەکەی لێ وەرگرت و بۆی بردەوە و ئیمزایەکی لێدا و هەینا دای بە منی دی ئەمە هاتینەوە ڕۆیشتم بۆ ئێرانێ ئەوە جاری یەکەم جاری دووەمیش لەسەر اختلافاتی کە هەمان بوو دەگەڵ کاک ئەحمەدی دوو سێ جار چوین زۆر تەرەفداری کاک ئەحمەدیە کرد بەڵێ جاری سێیوم کە ئەمە مەلا مستەفا ڕاگیر بووینەوە دوای چەککردن و چی و چی کۆنگرەی دوو پەیدا بوو حزبی لەوێدا ئەحمەد تۆفیق کە ئەمە چووین ڕێیان نەدەین هەموو نەفرێک ئەمە دەبینی سەرازیان ڕێدا تاکرد خێوەتەکەی چوین فایق و ئەوان بە پیرمانەوە هاتن کوتیان پستنەوە جێبەجێ دەکرد چوینەوە بنکەی هیچ سونێ سێ کەس هاتن هێچیان ڕوو مەلا حەسەن و هێچیان ئەو نەحۆ بوو هێکشیان کوڕی شێخی زەمبیلی بوو ئەوی شاعیر نێوی تایر بوو ئەو سێ هاتن قسەیان دەگەڵ کردین هەموو قسەکانیەمان تەستێک کرد وتیان حەقی خۆتانە دەچینەوە باز دەکەین بەڵێ ئەمە مەحتەل بوو شەو درەنگ کوتما با وەڵڵا هیچ خەبەر نییە با بڕۆینەوە ڕۆیشتنەوە بەفر دەباری لە نیوەی باران دەباری دوو لای تێکمان بە دواوە بوو کتمەوە ئەحمەد تۆفیق شکایەتی لێکردوون دەستەکرد مەلا مستەفای چیان چۆ دەکتم وایە ئەمە هاتینەوە لە ماڵان لە قڵازێر کەوشی جی دەپێدا هەموو دەقڕەدا دەمارەوە دەوبیدەستی دێنێ ئەو ڕۆژ ئەو شەوەی نەچوو سبەینەکەرا کە چووم وەڕانێنێ و برادەران تم دەبێت جەریانی وا بێ ئەگە کەسم دەگەڵ بێ ئەب دەچەوە کرد بە نامسفێ یەکێک حسێناغا بوو براکەی ئەفسەری زمانی پێشەوای بوو تێ من دێم بەڵێ چوون باسم کرد لەکن شێخ چی بوو وەکیلی مەلا مستەفای بوو شێخ لەتیف نەخێر شێخ لەتیف ڕۆی بۆ یەکی دی بوو بەڵێ برازاکەوی یا خوشکەزای بوو وتی وەڵا بۆ دەگەڵ شەمسەدین مفتی ناچن مەشتم شەمسەدین مفتی چییە کچی لە نمایندەی مەلا مستەفا لە تارانێ جیبێکی پێ کچ وەڵا کە بمان با زۆر مەمنون دەبوون لە دێرێ بوو مەلا مستەفا چوب زۆر بەڕوویەکی خۆش و زۆر پیاوانە و دینەوی تۆم بستە و دەتان بەم و لە ڕێیەکە بە ماشێنی دەرچوین داستانم بۆ جێراوە ئەویش هەمووی بیست بوو نازانم چۆنی بیست بوو مەڵا چوین بۆ دێرێ لەوێ خەوەتی میوانان هەبوو چوون و سەماوەداوی چاو وەختی نان خواردنە گۆشت و پڵاو وەختی گۆشت و پڵاو شتی پاش چاکیشمان خوارد بووە لەپڕ شەمسەدین مفتی لەسەرەوە من دانیش بوو بڵین بوو ئەگە ئاوە ئاورنداوە مەلا مستەفا بوو واڵتۆکی دێش دەبەردا و ئیدی کە ئاوە هات دانیشت وتیوە وەلا حەسەن لە چی دەکرد وتم مەلا قسە نەکەی هەر ئەمن بوو ئەویش کوتی قسە نەکەی
توقيم كتب ولا استاذني ممكن كده بعديني ايش دوايا عوابروش اللي بدارين اي هوا لكم بوا يعني من لخزا عوتيان بله قال ما هاش زين بو زستانيش بو فرابو شابو تاو لك كابرا دكيروش تناغاي ديارنا بو تراتور دايسا فتحت شلي حال امني جواد كلهم حموجان بارقه يمكن لا سبري من داخل شاربه والله كنت برونك العزيزي عزيز اقراوي بله وقتي لا راني ابو برا من كارم بيتاني والله باش بنزات مامواتي ندري بله باش اول سرچی و زۆر جار باسی واکەن کە ئێواڵێن یان ئێوانی حیزبی دیموکراتی ئەو کاتە کاک ئەحمەد تۆفیان گوایە زۆر جار راپۆرتیە نووسی لەسەر ئێوە بۆ مەلا مستەفا و لەسەر ئەو راپۆرتانە بوو کە ئاوا لەگەڵ ئێوەیە جا بۆی دەڵم وابوو چونکە نامەدیش تێدا هەندە کتێبێدا هەری بۆ مەلا مستەفای نووسیوە ئەچۆ لەگەڵ ئیبراهیم ئەحمەد و جەلال تاڵەبانی ئەوانە رابطەیە و دەست هەڵناگری و دەست هەڵناگ ئەمیش قەت رابطەم نەبووە خۆی کە هاتوومەوە دانیشتین نە بە خەبەر نە بە هیچ شتێک رابطەمان نەبووە دوایە تێگەیشتمەوە دەبێت کاغەزی وی بووێ کەواتە ینی گومانتان لەو بوو ئەیچوو سابقەیە بوو هێشتنەیە بوو بەڵێ ئەی لەسەرەوە بوویەوە پەیوەندیتان لەگەڵ مام جەلالەوە ناگرت پێشێ بەڵێ بەڵێ ئەڵام مستەفا هیچ جوابی مێ نەدەداوە کاک ئەحمەد مەلا ئاوارە لەسەر کامل لەگەڵ چێ بوو ماوەس لەگەڵ ئێمە بوو لەگەڵ ئێوە بوو بەڵێ حوزبی کۆمیتەی ساکەرەوە بوو بەڵێ ئەتانویست چی ساکەنەوە مامۆسایەوە دەمانویست حیزباتی ساکەینەوە خوێندەی تێنە دەگەیشتین بەڵێ تێژی نەدەگەیشتنەوەتانویست حیزبەتی حیزب ساکەنەوە بەڵێ دەمانویست مەلا مستەفا تەوەجوو بەوەی بکە کە هەر ئەحمەد تۆفیق نییە خەڵکی دیش هەیە و حیزبیش هەیە بەڵێ کاک ئەحمەدیش خۆی لە حیزباتی دەرداویست و هەر ئەو ئێلامی کە نووسیوێتی دوای کۆنگەرەی دوو کە لەوێژ اختلافیان پێدا بوو دەردەخا کە ئەحمەد تۆفیق مەزەری چ بوو بەڵێ بەڵام مامۆسا و بەیاننامەی کە ئێوە دەرتان کردووە ئەوەی کۆمیتەی ساکەرەوەی حیزبی دیموکرات یعنی هیچتان بە کاک ئەحمەدەوە نێشت بۆچی ینی ئەوەندە لێ بەقین بوون ئەوەندی ئەو وەختی حیزباتی وا بوو ئەدی مەلا مستەفای بازان چی بە مەکتەبی سیاسی کردووە دەرینان و ڕاوێنانەوە تا هەڕەشەی لە ئێرانە کرد شتێکە لە مەرزی ببێنێ تا تارانە ڕیان دەکەوم ئەوە لەکن شێخ قادر کوردبی شێخ قادر لەکن مەلا مستەفای گەڕابەوە کتی بۆ خۆی کتوێتی کتوێتی خەرەشەیاوام کردو کتوانە کوردە بێعاقڵە کردی کرد مامۆساوەی کە تۆ بزانی کاک ئەحمەد هیچ علاقەی لەگەڵ ئێرانیەکان هەبوو واللهی نازانم ئەوەی کە دوو نەفەر بوون بۆ مامەساشم نووسیوە هەنگە دوایە باس بکەم دوایە ئەستا بەشی دووەمە باشە بەس ئێستا باسی کردنی شتێکمان بۆ باسیار ئایا هیچ گومانێکتان هەیە پەیوەندی هەبوو بێ لەگەڵ ئێران ئەوانە ئەوەی کە من دەزانم ئەوەی کە من بیستومە لەو شاهیدانە کە چون بەلای مەلا مستەفای کاغزی کاک ئەحمەدیان بیست بردووە واوێ دەچێت کە کاک ئەحمەد بە ئیجازەی مەلا مستەفای نەچووە بۆ خۆی چووە چونکە دەوێدا بۆ ئێران بۆ ئێرانەوە نەدەڵێن کوتوانە ئەمە لە زیندانە بوون کوتوانە بەڵێ ئەو کاتە ئەو کات بەس من دواتر ئەڵێم مامۆستا ئەو کاتێک کە ئێوە لەوێ بوون و کێشەتان هەبوو مشکیلەتان هەبوو هیچ علاقەیەشی لەگەڵ ئێران باوەڕ ناکە یان نەی بۆ مامۆستا باوەڕ ناکەوێنی نازانم باوەڕ ناکەم علاقەی بوو بێت چونکە فشاری ئێرانە لەسەر مەلا مستەفایەوە بوو کە ئەحمەد تۆفیقیان تەحویل داتەوە ئەحمەد تۆفیق بۆیە نەفیکرا بۆ کانی ماسی بەڵێ ئێوە خۆتان بە چە بەزانی مامۆستا و کاتە ناوەڵا من نازانم من بۆ خۆم چەپ نەبووم یعنی چەپی ئاوا کە سەر بە حیزبی توودە یا حیزبی شوێی یاوانە نەبوو بەڵێ
مامۆستا ئێمە لە ئەڵقەی داهاتوودا باسی ئەو جمە جوڵانەی کە ئەتانویست جەماعەتێک یانی شۆڕش بکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی کوێ بوو خۆیان ئەم بڕیارەیاندا بۆ ئایا حیزبی شوویعی و یەکی بڵێن ئەو کاتە جەلالیەکان و کۆمەڵی خەڵکی تر دەوریان هەبوو لەوەیە نیان بوو ئێوە لەگەڵ کامیان بوون؟ وڵا بە یەقین شوێعەکان دەستیان هەبوو. زۆر باشە کەواتە ئێمە لە ئەڵقەی داهاتوودا باسی ئەوەکەین بینەران و بیسەدانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پرۆمی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتانە سپێرم. ئایا توانیتان حیزب بەیەکەوە بلکێنەوە؟ قازاغا ئەندامی حیزب نەبوو پێش خۆش نەبوو کاکەژاری شەروا مەیلێکە بوو بۆ ئەوەی کە خەباتی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەست پێ بکەن. هەڵوێستێکی وامان نەبوو جددی بەڵام لەسەر ئەو گرتن و تەحویلدانەوەوانە نامەیەکمان بۆ مەلا مستفای نووسی سی و چەند کەسێک بووین کاگەمەری قازی وەک مەسئول وا بووە لای کاگەی دیسی دەکردو هەموو کەس پێی وا بۆ حیزبی بەعز بەرەو شۆڕەویە چەپە دەی دکتۆر قاسملووش چەپ بوو. کوشتنی کاکفایە خۆوان کاریگەریەکی چۆنی لەسەر حیزبدانە؟ مامەستا بە ئەمیری قازی کورد کوتی کاگەمەیر خەتای من مەگرە هەر شوێنێکی تۆ بڕیار بێ وا دەکەیت